هاوڕێیان کاتتان باش. ئێزگەکانی ژیانی کارل مارکسی لاو. کارل مارکس لە 5 مەی 1818دا لە پرووسیا لەدایک دەبێ و لە 14 مارتی 1883دا لە تەمەنی 64 ساڵیدا 140 ساڵ لەمەوبەر دواکۆچ دەکات و لە گۆڕستانی هایگەیت لە لەندەن کە تەنیا 15 میل لەم جێی منەوە دوورە دەنێژێ. ترمەکەی تەنیا چەند کەسێکی لەگەڵدا دەبێ. لەسەر گۆڕی ئینگلیسی هاوخەباتی وتارێک دەدا ئەم بڕگەیە لە خۆ دەگرێ. لە 14 مارتدا کاتژمێر چارەکێک بۆ 3 پاش نیوەڕۆ گەورەترین بیرمەندی زیندوو دەستبەرداری بیرکردنەوە بوو. تەنیا بۆ 2 خولەک بە تەنیا جێمان هێشت کە گەڕاینەوە دیمان لە کورسیەکەیدا بەهێمنی خەوتووە، بەڵام بۆ هەمیشە. 3 ساڵ بەر لە مەرجی داوای هەموو بەرهەمەکانی لێ دەکرێ بۆ ئەوەی مارکسیزم پێکەوە کۆ بکرێتەوە و بە چاپ بگەێنرێ. مارکس لە وەڵامدا دەنووسێ پێشەکی دەبێ بنووسرێ. ئەم بەشەم تەرخان کردووە بۆ یادی دواکۆچی 140 ساڵەی کارل مارکس. من ڕێبار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. پێویستە چەند ڕوونکردنەوەیەک بدەم. یەکەم ئەو مارکسی کە زۆربەمان دەیناسین مارکسی کامڵە، مارکسی لاو ناناسین. ئەو مارکسی لێرەدا باسی دەکەم کتێبی کاپیتاڵی نەنووسیوە بەر لە کاپیتاڵە. مارکسی بەر لە 1845. هەرچەندە دوای ئەم ڕێکەوتەش مارکس چەند جارێک ئایدیای خۆی گۆڕیوە، بۆ نمونە لە نێوان نووسینی ئایدۆلۆژی ئەڵمانیا و گراندرسیا، دواتریش لە کاپیتاڵدا. ئەمانە پێشکەوتنی ئاسایی هزری ویرمەندێکە و جێسە سوورمان نین. مارکسی لاو تا شەستەکانی سەدەی پێشوو فرامۆش کرابوو. شکستی یەکێتی سۆڤێت و چین لە دامەزراندنی سیستمێکی کۆمۆنیزمدا شکستی مارکسیزم نییە. ئەو جەنەساید و کوشتاری ستالین دەیکات مارکس لی بێبەریە. هەڵبەت شکستی مارکسیزم لەوەدایە کە سیستمی کۆمۆنیزم ئەوەی مارکس و ئینگلز دەیناسیێنن نەهاتوە دەدی. کۆمەڵی کۆمۆنیزم لای مارکس و ئینگلز هەرگیز ڕۆشن نییە، تەماویە. تەنیا چەند چەمکێکە و هیچی دیکە. مارکس بە تایبەتیش مارکسی کامڵ خۆی سەرقاڵی داهاتوو نەکردووە، خەمی ئەمڕۆی بووە. مارکسیزم تەنیا فەلسەفەیەک نییە لە هەندێک لایەندا شکستی خواردبێ، بگرە زۆربەی فەلسەفە لە بەشێکیاندا یان بە تەواوی شکست دەخۆن. ئەمەش هەرگیز ئەوە ناگەیەنێ کە ئەو فەلسەفەیە ڕۆڵی خۆی نەدیوە لە بەردەوام بوون و دەوڵەمەندکردنی هزری مرۆڤدا. مارکسیزم ئەڵقەیەکی دانەبراوە لە پەرستاندنی هزری مرۆڤایەتی کە لە ڕۆژئاوادا لە یۆنانەوە دەست پێ دەکات و بە ئەڵمانیادا گوزەر دەکات. هەروەک نابێ مارکس وەک خاتم الئەنبیا یا پەیامبەری کۆتا ببینرێ. هزری مارکس دەرهاتەی هزری پێشخۆیەتی تێکەڵە بە ڕووداوی ژیانی، ناکرێ بگوترێ کە جێی هزری پێشخۆی گرتووەتەوە. هەموو زیندون و بەردەوام لێیانەوە فێر دەبین. بۆ نمونە مارکس هەرگیز جێی ئەمانوێل کانت، هێگڵ و فێرباخی نەگرتووەتەوە. ڕەنگە مارکسیزم لە پێشبینی داهاتوودا شکستی خواردبێ، بەڵام هەرگیز لە لێکدانەوەی کۆمەڵدا شکستی تەواوی نەخواردووە. ڕەنگە دیدێکی جودای هەبێ، وەکی تر دیدی تاگڕەو بێ. مرۆڤ بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی دەناسێنێ کە پێگەی لە پەیوەندی بەرهەمێناندا هزر و بەرژەوەندی دیاری دەکات. تەنانەت لە قەیرانی ئابووری نێودەوڵەتی ساڵی 2008دا مارکسیزم جارێکی دیکە ژیایەوە. دەرکەوت لێکدانەوەی جیهان دروستترە تا گۆڕینی. بۆ داکۆشی لە مارکس پێویستە بڵێم مارکسی کامڵ زۆر سەرقاڵی گۆڕینی کۆمەڵ نەبووە، بەڵکو لێشی داوەتەوە. لای من گۆڕینی جیهان لە لێکدانەوەی دروستیدایە کە بە جۆرێک لە جیهان تێگەیشتین ئێمە خۆمان لەگەڵ ئەو تێگەیشتنەدا دەگونجێنین. مارکس پێویستی نەدەکرد بڵێ فەیلسوفەکان تەنیا جیهانیان لێکداوەتەوە، ئەوەی گرنگە گۆڕینێتی. تەنیا مارکس ئامانجی یان تێلیۆیی بە مێژوو نەداوە. زۆربەی ئاین بە تایبەتیش ئیبراهیمی، جودیزم، کریستیانەتی و ئیسلام ئامانجیان پێداوە. ئەمانیش پێشبینیان نەهاتۆ دەدی. کوا ڕۆژی لێپرسینەوە لەکوێیە؟ نە محەممەدی مەهدی و نە حەزەتی ئیسا نەگەڕاونەتەوە بە فریادی مرۆڤایەتی.
خۆگەر دەگوترێ هێشتا ماوێتی مارکسیزمیش هەمان پاساوی هەیە. فەیلسوفەکان بۆ نمونە کانت و هەیگڵ هەردووکیان پێشبینی داهاتووی مرۆڤایەتیان کردووە، دیارە بە دوو جۆری جیاواز و جیاواز لە مارکس و لە ئاین. ئەوەی هەموویان تێیدا کۆکن هەرێکەیان بەڕێیەکی جیاواز ئەوەیە مرۆڤایەتی لە باخچەی ئەدەن دەردەکرێ و دواتر دەگەڕێتەوە ناوی. پێشبینی ئامانجی مێژووی مرۆڤایەتی ئەندێشە سازە. لەمەدا فەلسەفە و ئاین ناوکۆن. خۆڕەنگە بە هەوێنی وتەیەکی ئینگلیس بتوانم بڵێم جیاوازی لە نێوان ئاین و فەلسەفەدا ئەوەیە کە ئاین لە ئاسمان و فەلسەفە لەسەر زەوی مرۆڤ لەم دنیایەدا ئارام دەکاتەوە. هەڵبەت ئەو ئارام بەخشیە تەنیا هیوایەکە دەناکاتی بۆ دیاری نەکراوە، هەرگیز نەگوتراوە کەی ڕوودەدات. ئەمەش بەڵێنی ئاین و فەلسەفە دەکات بە فەنتەزی. مرۆڤ هەرچیەک بکات و هەرچۆنێک ژیان لێک بداتەوە ناتوانێت لە دۆخی مرۆڤ بوون ڕزگاری ببێ. دووەم، گەر شارەزای مارکس نیت و هیچ نووسراوێکی مارکست نەخوێندوتەوە، هیوادارم هەرچیەکت لەسەر مارکس بیستووە لە بیر خۆتی بەریتەوە. گەر مارکسیزم لە لینین، ماو، ستالین کەسێکی دیکەوە فێر بوویت، هیوادارم وەک زانین مامەڵی بکەیت نەک مارکسیزم. مارکس عەقڵێکی هێژگار گەورەیە، کۆمەڵێک دەستەواژە لەسەر زاری زۆر کەسن کە هیچ دەربارەی مارکسیزم نابەخشن، وەکەوەی مارکس گوتوێتی ئاین تلیاکی زۆری نەیە، کافر و بێمۆڕاڵی بڵاو دەکاتەوە. مارکس کافر نییە، بەڵکو ماتریالیستە. زۆر کەم خۆی سەرقاڵی ئاین کردووە، زۆربەی ژیانی کامڵی بۆ تێگەیشتن لە کۆمەڵی سەرهەڵداوی کاپیتالیزم تەرخان کردووە، بەمەش هەمومانی قەرزبار کردووە. مارکس تەنها کەسێکی تیۆری نەبووە، بەشدارێکی کاریگەری لە ژیانی خەڵکدا هەبووە. بۆ نمونە مانیفێستی پارتی کۆمۆنیست 1848 و ڕخنەگرتن لە پرۆگرامی گۆتا 1875 زۆری دیکە لە نووسینەکانی هەڵوێز وەرگرتن بوون لە ڕووداوی سەردەمی خۆی. هەرۆک باوەڕی بە تیۆریەک هەبووە کە ئەندێشەی زۆری نەقاڵ بکات و لە ئامێزیان بگرێ. خۆی دەڵێ هێزێکی مادی تەنیا بە هێزێکی مادی وەلا دەخرێ، بەڵام تیۆر خۆی دەبێ بە هێزێکی مادی. هەرکە زۆرینەی خەڵکی ڕاکێشە، تیۆرێک دەتوانێت زۆری نەڕابکێشێ بەلای خۆیدا کە خۆیانی تێدا ببین و زۆری نەڕادەکێشێ هەکە ڕادیکاڵ بوو. بۆ ئەوەی ڕادیکاڵ بێ دەبێ پەلاماری ڕیشەی شتەکان بدات. لە جێگەیەکی دیکەدا دەڵێ چەکی ڕەخنەگرتن جێ ڕەخنەگرتن ناگرێتەوە بە چەک، مەبەستی ئەوەیە ڕەخنەگرتن پێویستە بەرجەستە بکرێ بە واقع. دیارە پێویست ناکات لەگەڵ بۆچوونی مارکسدا بین، بەڵام ناتوانین نکولی لەوە بکەین کە عەقڵی هێزگار گەورەی هەبوو. هیچ بیرمەندێک هێندەی مارکس کاریگەری لەسەر هەزرمان نەبووە. بۆ دروستبێژی سەیری نەخشەی جیهان بکە و بزانە چەند وڵات بە هەوێنی مارکسیزم دامەزراون. گەرتەنیا بۆ زۆرزانیش بووە، پێویستە بزانین چۆن یەک تاکە کەس هێندە کاریگەر بۆ لەسەر مێژووی مرۆڤایەتی. سێیەم، هەندێک ڕوودا و زۆر گرنگن لە ژیانی مارکسدا کە زۆربەی سەدەی هەژدەی گرتوۆتەوە. لە 1880ەوە تاکو 1883 پێویستە لە سەریان بخوێنینەوە. پشێوی کۆمەڵایەتی ساڵی 1848 کە هەموو ئەوروپا دەگرێتەوە، کاریگەری گەلێک گرنگی لە هەزری مارکس و ئینگلس دەبێت. ئینگلس لە پێشەکی 1878 مانیفێستی پارتی کۆمۆنیستدا دەنووسێ تێکشکانی ڕاپەڕینی پاریسی مانگی جون حوزەیرانی 1848 یەکەمین جەنگی مەزنە لە نێوان پرۆلێتاریا و بورژوازیدا. بۆ دەمێک خواستی کۆمەڵایەتی و سیاسی چینی کرێکارانی خستە باگراوندەوە. ئینگلس بە جەنگێکی چینایەتی دەناسێنێ، هەڵبەت ناڵێ ئەو دەمەی خواستی کرێکارانی دواخستووە چەندە خایانێ. دەرەنجامی کۆمیونی پاریس کە لە نێوان 18 مارد بۆ 28 مەی 1871 دەسەڵاتی گرتە دەست، کاریگەری بنەڕەتی لەسەر هزری مارکس دەبێ. مارکس بە دیکتاتۆری پرۆلێتاریا وەسفی دەکات، ئەو قۆناغەی بەرەو کۆمۆنیزم دەچێ کە دیارەوانە بوو. شۆڕشی پیشتسازی لە 1760ەوە دەست پێ دەکات تا 1820-1840 بەردەوام دەبێ. لە ئینگلترەوە سەرهەڵدات و ئەوروپا دەتەنێ. کەم کەم پەیوەندی کۆنی بەرهەمێنان بە هەموو ئایدیا، کلتور و ڕەوتارەوە دەگۆڕێ.
دوو چینی کۆمەڵایەتی نوێ سەر هەڵدەدەن و پەیوەندی بەرهەمهێنانی نوێ بە هەموو دەستگا و ئایدیا و مۆراڵی نوێوە. مارکسیزم خۆی دەرهاویشتەی شۆڕشی پیشەسازی و پشێوی کۆمەڵایەتی ئەو دەمەیە. چوارەم، پێویستە دوو چەمکی فەلسەفی زۆر بە کورتی پێناسە بکەم: ماتریالیزم و ئایدیالیزم. دیارە ئەمانیش چەندین ڕەوتی جیاواز لە خۆ دەگرن. مارکس ڕەخنە لە هێگڵی ئایدیالیزم دەگرێ و دەنووسیە لای هەیگڵ بزوتنەوەی هزر خودایە، ئەفرێنەرە، کردگارە، بەڵام من بە پێچەوانەوە دەیبینم بزوتنەوەی هزر ڕنگدانەوەی بزوتنەوەی مادەیە کە گۆستراوەتەوە بۆ ئەقڵی مرۆڤ و تێیدا گۆڕاوە. ئینگلس دەنووسێ کێشەی بنەڕەتی گەورە لە هەموو فەلسەفەیەکدا، بە تایبەتیش فەلسەفەی نوێ، پەیوەندی هزرە بە بوونەوەرەوە یان پەیوەندی ئەقڵ بە سروشتەوە. کامیان پێش دەکەوێ، ئەقڵ یان سروشت؟ فەلسەفە بە پێی وەڵامدانەوەی ئەم پرسیارە بۆ بە دوو کامپی گەورەوە. ئەوانەی کە جەخت دەکەن ئەقڵ پێش سروشت کەوتووە کامپی ئایدیالیزم پێک دەهێنن. ئەوانی کە بڕیاریان داوە سروشت پێش کەوتووە هۆگری یەشێک لە قوتابخانە جیاوازەکانی ماتریالیزمن. بە کورتی ئایدیالیزم باوەڕی وایە کە ئەقڵ پێش لەشی مرۆڤ و ڕۆحیش پێش مادە لەم جیهانەدا هەبووە. هەرچی ماتریالیزمە مادە پێش ئەقڵ دەخات. بۆ نمونە ئێمەی مرۆڤ و ئەقڵمان دەرهاویشتەی سروشتن نەک بە پێچەوانەوە. دەبێت جیاوازی لە نێوان ئەقڵ و مێشکدا بکەین. پێکەوە بەسراون، بەڵام دوو چەمکی جیاوازن. ئەقڵ مادە نییە و دەرهاویشتەی مێشکە کە مادەیە و لە کاسەی سەری مرۆڤدایە. پێشکەوتنی زانست ئەمڕۆ ڕەنگە ئەو دیدەی سەرەوە بخاتە ژێر پرسیارەوە ئێستا بە جۆرێکی دیکە لە ئەقڵ و لەش لە سروشت و ڕۆح دەڕوانین. پاش دەربڕینی ئەو چەستەرنجە، ئێستا دەربارەی ژیانی مارکسی لاو دەدوێم. زۆر بەمان تەنیا یەک مارکس دەناسین. لە ڕاستیدا مارکس زۆرە، بەڵام بوونی دوو مارکس بە دوو ئایدیای جیاوازەوە لە گومان بەدەرە. ئەمانە دوو مارکسی زۆر جیاوازن، هەوێن بەخشی دوو جۆر هۆگرن. بیرمەندان دابەشن لەسەر ئەم بۆچوونە. ئەوانیش کە کۆکن ڕەنگە جیاواز بن لە سنوور کێشانی نێوان ئەم دوو مارکسەدا. من لێرەدا کەیزی خۆمدا دەڕێژم بە ئامانجی ڕۆشنکردنەوەی مارکسیزم. ئەو مارکسەی زۆر بەمان دەیناسین مارکسی کامڵی دوای 1844. لەم دەستپێکەدا بۆ بیرهێنانەوە پێناسەیەکی کورتی هزری مارکسی کامڵی شۆڕژێر دەکەم. مارکسی کامڵ نووسەری کاپیتاڵ شۆڕژێر خەباتی چینایەتی دەکات بە بزوێنەری مێژوو خەباتێک لە نێوان هێزی بەرهەمهێن و پەیوەندیەکانی بەرهەمهێناندایە. مارکسی کامڵ بە ڕادیکاڵترین نووسەری سەدەی 19 دەژمێرێ. هەندێک دەڵێن ڕەنگە سیگموند فرۆید کەمێک لەم پێناسەیی بەربکەوێ. لە جێیەکدا مارکس دەنووسێ من نەچینی کۆمەڵایەتیم دۆزیوەتەوە نەخەباتی چینایەتی. ئەمانە بیرمەندی بورژوازی دەریان خستووە. چینی کۆمەڵایەتی من گرێم داوە بە قۆناغی گەشەکردنی بەرهەمهێنانەوە، بەو مانایی کە هەموو قۆناغێک لە گەشەکردنی بەرهەمهێنان، کۆیلایەتی، فیودالیزم و سەرمایەداری چینی کۆمەڵایەتی تایبەت بەو قۆناغی هەیە. ئاسۆی خەباتی چینایەتی لە سیستەمی بەرهەمهێنانی کاپیتالیزمدا دیکتاتۆریەتی پرۆلتاریایە کە قۆناغێکی کاتی گواستنەوەیە لە کاپیتالیزمەوە بۆ سیستمێکی کۆمەڵایەتی بێچینایەتی. ئەو گواستنەوەیە بەڕێی شۆڕشی جیهانی پرۆلتاریادا دەبێ کە خۆیان لە ڕێکخراوێکی جیهانیدا ڕێکدەخەن. ئەمە شۆڕشی زۆرینەی خەڵکە پرۆلتاریا بەسەر کەمینەیەکدا کە کۆنترۆڵی ئامرازەکانی بەرهەمهێنانیان کردووە کاپیتالیست. مارکس بە پێچەوانەی بیرمەندانی دیکەوە تەنیا باوەڕی بەبوونی چینی کۆمەڵایەتی نەبووە، بەڵکو باوەڕی بە ناکۆچی دوژمنانەی چینایەتیشە بووە. هەمووان چینی کۆمەڵایەتی دەبینین، بەڵام ناکۆچیەک لە نێو ئەم چینانەدا نابینین کە کاپیتالیزم هەنگاو بنێ بۆ لە نێوچوونی ناکۆچی چینایەتی و چینی کۆمەڵایەتی. مارکس داینەمیکی خەباتی چینایەتی لە دیالێکتیکی هێگڵەوە وەردەگرێ و لە قاڵبی فەلسەفەی خۆی دەدات. پرۆژەی مارکسی کامڵ لەگەوهەردا ڕەخنەگرتنە لە ئابووری سیاسی سەرمایەداری، ڕەخنەگرتن لە سەرمایەداری بۆ تێپەڕاندن و
بنیادنانی بزوتنەوەیەکی سیاسی جیهانی لە پێناولادانی کاپیتالیزم و ئاوەڵاکردنی ڕێ بۆ کۆمۆنیزم. بەم مانایە فەلسفەی مارکس وەک هەیگڵ تیلۆلۆجیە، ئامانج دەدات بە مێژوو بەرەو ئامانجێک دەچێ کۆمەڵێکی بێچین و بێچینایەتیدا دەمەزرێنێ و لە هەموو جۆرێک چەوسانەوە ئازادە. مارکسی کامڵ تەنیا فەلسفەدا ناڕێژێ، بەڵکو نەخشە ڕێژی شۆڕشیشە دژی کاپیتالیزم کە تێیدا ڕێکخراوێکی پرۆیتاری جیهانی دادەمەزرێنێ بۆ خۆ ئامادەکردن بۆ شۆڕشی پرۆیتاریە. مارکس و ئینگلس مانیفێستی پارتی کۆمۆنیست لە 1848دا دەنووسن کاتێک کە پشێوی سەرتا سەری ئەوروپای گرتوتەوە. ئەمان ئەم پشێویە وەک بەشێک لە شۆڕشی پرۆیتاریا دەبینن. مانیفێست بەم ڕستەیە دەست پێ دەکات. تارماییەک ئەوروپای گرتوتەوە، تارمایی کۆمۆنیزمە. هەڵبەت هەرزوو هەمووی دامرکایەوە. دواتر لە 1970دا بەشداری کارا دەکەن لە کۆمیونی پاریزا کە تەنیا چەند هەفتەیەک بەردەوام دەبێ و کۆتایی لافاوی خوێنە. مارکسێک کە ئامادەکاری بۆ شۆڕشی 1948 دەکات و مارکسێک کە دەرهاویشتەی شۆڕشی شکست خواردووە زۆر جیاوازن. مارکسێک کە چاوەنواری کۆمیونی پاریسە بەرەو کۆمۆنیزم بچێ لەگەڵێکێک کە گەواهی خەڵتانی خوێنی کۆمیونە زۆر جیاوازن. مارکسی کامڵ واقع بینە، زانایەکی کۆمەڵایەتیە. خۆی سەرقاڵی ئەوە نەکردووە کە دنیا دەبێت چۆن بێ لە داهاتوودا، بەڵکو بە قوڵی نیگەرانە لەوەی کە ئێستا چۆنە. مارکسی لاو باز لە کۆمۆنیزم دەکات. مارکسی کامڵ زۆر کەم باز لە کۆمۆنیزم دەکات و کاپیتال دەنووسێ کە باسی کۆمۆنیزمی زۆر کەم تێدایە. تەنانەت ناوی یەکەمی کتێبە کە کاپیتاڵە، ناوی دووهەمی ڕخنەگرتن لە سیستەمی ئابووریە. ئامانجی من لەم بەشە ناساندنی مارکسێکی دیکەیە. مارکسی لاو مارکسێک کە هەیگڵیە، ئایدیالیستە، مرۆڤپەروەرە، سروشت پارێزە. ئەمانە هەڵوێستی فەلسەفین، جەخت لەسەر بەها و ئاژانسی مرۆڤە بە تەنیا و بە کۆمەڵ. قورسایی فەلسەفەی مارکس لە تافی لاویدا چەمکی نامۆبوونە، نیگەرانی بنەڕەتی ئەم لاوە دۆخی مرۆڤ بوونە لە ژێر سایەی مۆدێرنەتیدا یان کۆمەڵی هاوچەرخدا، کۆمەڵی برجوازی کەشان بەشانی شۆڕشی پیشەسازی دامەزراوە. مرۆڤی لاو بۆ تافێکی درێژ لەبیر کرابوو لە 1960ەوە دۆزرایەوە. ئێستا مارکسی لاو لە هەزری مرۆڤایەتیدا پێشی مارکسی کامڵ کەوتووە. بە تایبەت پاژەوەی فەلسەفەی مارکسی کامڵ هیچ سیستمێکی سیاسی و کۆمەڵایەتی بەرهەم نەهێنا وەک بەڵێنی دابوو. داخۆ جیاوازی نێوان مارکسی لاوی پێش 1944 و مارکسی کامڵی دوای 1944 چی بێ. ساڵانی 1943 و 1944 زۆر گرنگن لە ژیانی مارکسدا. ئینتەلێکت یان پێشخانی ڕۆشنبیری مارکس زۆر پێش دەکەوێت. لێرەوە لەگەڵ هەیگڵ دوور دەکەوێتەوە، کاری گرنگ بەرهەم دێنێ و فەلسەفەی خۆی دەنەخشێنێ. لە هاوینی 1943دا مارکس ڕەشنووسی کتێبێک دەنووسێ بە ناوی بەشداریەکی ڕەخنەگرانە لە کتێبی فەلسەفەی هەیگڵ لەسەر دەوڵەت، هەندێک جار ناسراوە بە ڕەخنەگرتن لە فەلسەفەی حەقی هێگڵ. هەیگڵ لە کتێبەکەیدا حکوومەت توێژی فرمانبەرانی سیڤڵ بە ئاژانسێکی گەردوونی فریاد ڕست دەناسێنێ بۆ یەکگرتنەوەی کۆمەڵی فەڕەنسی دوای ئەوەی شۆڕشی فەڕەنسی دابەشی کردووە. مارکس ئەم چەمکەی هێگڵ بە توندی ڕەت دەکاتەوە و بۆ چارەسەرێکی ڕادیکاڵتر دەگەڕێ. لە 1944دا لە پاریس مارکس دەستبەرداری دەستنووسی کتێبەکەی دەبێ و لە ژیانیدا بە چاپی ناگەیەنێ. هەمان ساڵ لە 1943دا مارکس نامیلکەی لەمەڕ کێشەی جوان دەنووسێ. لێرەدا ڕەخنە لە هەیگڵ و هەیگڵە چەپەکان دەگرێ، بە تایبەت برۆنۆ باوەڕ. نامیلکەکە خوێندنەوەیەکی ڕەخنەگرانەیە لە دوو ئێسەی برۆنۆ باوەڕ لەمەڕ کێشەی جوان. هەوڵن بۆ دیاریکردنی چاویی ئەنتیسەمەتیزم و ڕزگارکردنی سیاسیان. جوان لەو دەمەدا دەچەوسێنەوە لە زۆربەی ئەوروپادا بە پروسیاشەوە. کامپینی ئەنتیسەمەتیک زۆر بەهێزە. برۆنۆ دەڵێ جوان دەچەوسێنەوە چونکە دەوڵەت کریستیانە. گەر کنیسە لە دەوڵەت جیا بکرێتەوە کێشەی سیاسی چارەسەر بێ و ئەنتیسەمەتیزم لە نێو دەچێ. لێرەدا مارکس خۆی لە برۆنۆ جیا دەکاتەوە.
مارکس باوەڕی بەوە نییە کە جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت کێشەی جوان چارەسەر بکات. ئەمریکا بۆ نمونە دەهێنێتەوە دەوڵەت لە ئاین جودا کراوەتەوە بەڵام کێشەی جوان چارەسەر نەکراوە. مارکس باوەڕی وایە کە ڕێگی کێشەی جوان لە نێو دەوڵەتدا نییە، لە کۆمەڵی سیڤڵدایە، پێویستە ناکۆچی نیە و کۆمەڵ چارەسەر بکرێت. مارکس لەگەڵ هێگڵدا تەبایە لەوەدا کە هێگڵ دەرێک پێویستبان بە ئاژانسێکی گەردوو نییە، ئەوەی کە هێگڵ بە توێژی فرمانبەرانی سیڤڵی دەناسێنێ. مارکس باوەڕی وایە ئەو فریاد ڕەسە ئەو ئاژانسە گەردوو نییە پرۆیتاریایە. مارکس دەست دەکات بە نووسینی ئەوەی دواتر ناسراوە بە ڕەشنووسی پاریسی 1844 ناسراویشە بە ڕەشنووسی ئابووری و فەلسەفی 1844 و لە هاوینی هەمان ساڵدا دەستبەرداری دەبێ، لە تەواوی دەکات و نەبەچاپی دەگەێنێ. دوای مەرجی لە 1932دا دۆزرانەوە و لە هەمان ساڵدا چاپکران. لێرەدا مارکس دەیەوێت چەمکی نامۆبوون بهێنێتە سەر زەوی و ناوەڕۆژێکی ئابووری بداتێ بیبەستێتەوە بەرهەمێنانەوە. مارکس باوەڕی وایە لە کۆمەڵی بورژوازیدا هەموو کەسێک نامۆیە، هەڵبەت بە بەراورد بە چین و توێژی دیکە تەنیا پرۆیتاریا سەر و مڕ نامۆن. بەم هۆکارە دەتوانن ڕۆڵی ئاژانسێکی گەردوونی فریاد ڕست بگێڕن. لە دوای ئەم نووسینەوە مارکسی لاو سیز دەبێ و مارکسی کامڵ دەگەشێتەوە. دوای ئەمە هەموو ژیانی تەرخان دەکات بۆ چەسپاندنی ئەم چەمکە، هەز دەکات کە پێویستی بە شارەزابوونە لە ئابووری کاپیتالیزمدا، دەست دەکات بە خوێندنی بەرهەمی ئادەم سمیت و دەیڤد ڕیکاردۆ و ئابووری سیاسی بەگشتی کەم کەم تیوری چەسانەوە دادەڕێژێ. لە ئێپریلی نیسانی 1845دا مارکس تێزگەلێک لەسەر فیۆرباغ دەنووسێ کە تەنیا 11 تێزە زۆر گرنگن لە تێگەیشتن لە پێشکەوتنی ئەقلی مارکسدا. لێرەدا مارکس چیدی لاو نییە. مارکس بیرۆکەی کاری کۆمەڵایەتی نامۆ لە ڕەشنووسی پاریسی 1844دا داڕشتووە. نووسراوەکانی دواتری خاڵین لە بیرۆکەیە. هەتا 1844 مارکس چەمکی کاپیتالیزم یان شێوازی بەرهەمهێنانی کاپیتالیزمی بەکار نەهێناوە. تەنانەت چەمکی مڵکدارێتی تایبەتیشی لەلا تەماویە. زۆرتر دەیەوێت لە مۆدرنەتی کۆمەڵی نوێ لە ژیانی شار لە ژیانی پیشەسازی کە جیاوازە لە ژیانی کۆمەک بەندی پێشووی گونشین. مارکس مۆدرنەتی بە پێشکەوتن دادەنێ، بەڵام باوەڕی وایە کە مرۆڤایەتی باجێکی هێزگار قورسی مۆدرنەتی داوە. ئەو باجە قورسە لای مارکس دابڕانی بکەر و بابەتە، واتە نامۆبوون. ژیانی کۆمەڵایەتی پیشەسازی جیاوازە لە ژیانی قۆناغی پێشوو دەرەبەگایەتی. لە گوندێک تا جوتیارێک بکەر لە دۆخی ژیانی خۆی بابەت دا نەبڕابوو لە گوندەکەیدا، پێوەی لکابوو، خۆی کۆنتڕۆڵی دۆخی ژیانی خۆی کردبوو، نەک لێی جیابوو بێتەوە. تەنانەت کۆیلەش کۆیلی سەردەمی ڕۆمان لە دۆخی ژیانی خۆیان دا نەبڕابوون، وەک بابەت مامەڵە دەکران، بکەر نەبوون تا جیا ببنەوە. سروشتی مۆدرنەتی نامۆبوونە، جیابوونەوەیە. جیابوونەوەی بکەرە لە دۆخی ژیانی. بەواتایەکی دیکە بکەر دۆخی ژیانی کۆنتڕۆڵ ناکات، لە دەستی دەردەچێ. مارکسی لاو هێگڵیەکی چەپە، هێشتا لەژێر چەتری ئایدیالیزمی هێگڵیدایە، هیومانیستە، واتە مرۆڤ دۆستە. لەوەدا کە باوەڕی بەدادی کۆمەڵایەتی هەیە، دەیەوێت مرۆڤایەتی لە نامۆبوون ڕزگار بکات. دۆخی کۆمەڵایەتی مرۆڤ بە ناڕەوا دەبینێ، ئایدیالیستە، هیوای بەگۆڕینی ژیانە. مارکسی لاو مارکسێک کە چەمکی نامۆبوونی داڕشتووە لەمڕۆی جیهاندا لە بواری جیاوازی ڕۆشنبیریدا پێش مارکسی کامڵ کەوتووە کە چەمکی چەوسانەوەی داڕشتووە. ڕەنگە بۆ هۆکارە بێ کە خۆمان لە نامۆبووندا باشتر دەبینینەوە تا چەوسانەوە. ڕەنگە خۆمان بۆ پلەیە لە پەیوەندی بەرهەمێناندا نەبینینەوە کە مارکس ئێمەی تێها بیشتووە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە لەسەر کارل مارکسی لاو ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەر فەتاح.